هاوڕێ ئازیزەکانم وەکو پێشتریش بەڵێنم پێتاندا بوو توانیمان ئەم کەناڵە بگەێنین بە 11,000 سبسکرایب و $50 خستە تیر و پشکە و ناوی براوەکەشمان ڕاگەیان. ئێستا بۆ زاری دووەم خەڵات دەکەینە تیر و پشکەوە. ئەگەر توانیمان ئەم کەناڵە بگەێنین بە 25,000 سبسکرایب ئەوە $6 دەکەینە تیر و پشکەوە بۆ ئەو کەسانی سبسکرایبیان کردووە. و ئەو کەسێک کە دەبێتە براوە دەتوانێت داوای هەر کارتێک بکا کە خۆی ئارەزووی لێیەتی. لینکی کەناڵەکە لە دیسکریپشنە بۆی ئەم هەلە گەورەیە لە دەستی خۆتان مەدەن. ئەگەری هەیە تەنها بە سبسکرایبێک تۆ ببیتە براوەی خەڵاتەکە. سڵاوتان لێبێ هاوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدیۆیەکی نوێدا گەڕامۆ لای ئێوەی ئازیز و خۆشەویست. کریستیانۆ ڕۆناڵدۆ یەکێکە لەو یاری زانانەی کە بە هەوڵ و ماندووبوونێکی زۆر توانیوێتی بگاتە ئەو ئاستەی ئێستای. بێگومان لە هەموو کەسێک باشتر دەزانێ کە چەندە سەختە تا بتوانی بگەیتە ئامانجەکەت و بەدەستی خۆت داهاتی خۆت دروست بکەیت. ڕۆناڵدۆ ڕێگاکەی بۆ گوڵ ڕێژ نەکرابوو کە بە ئاسانی بتوانێت پێیدا تێپەڕ ببێ، بەڵکو لە خێزانێکی هەژاردا گەورە بووە و باوکی یەکێک بووە لە ئاڵوودەبووی مادە هۆشبەرەکان و خویەکی زۆری پێوەی گرتە بوو. هەر بەهۆی ئەوەشەوە گیانی لەدەستدا. خێزانەکەی بە شێوەیەک هەژار بوو کە هیچ شتێکی نەبوو. وەک خۆی دەگێڕێتەوە دەڵێ لە ماڵەوە هیچمان نەبوو، خانوەکەشمان تەنها دوو ژووری هەبوو. لە ژوورێکیاندا من و خوشکەکەم و براکەم لە پاڵ یەکتر دەخەوتین و دایک و باوکیشم لە ژوورەکەی تر دەخەوتن. لەبەر ئەوەی ڕۆناڵدۆ منداڵیەکی سەختی بەڕێ کردووە وای لێ کردووە منداڵەکانی بە ناز و نەرمی پەروەردە نەکا، بەڵکو بە شێوەیەک پەروەردەیان دەکا کە بتوانن لەسەر قاسەکانی خۆیان بوەستن، هەروەها بتوانن خودی خۆیان پێ بگێنن. بە تایبەت کوڕە گەورەکەی بە ناوی جۆنیۆر. ڕۆناڵدۆ دەڵێ وا دەزانن کە ماڵ و سامان و ئۆتۆمبیل و ژیانی خۆش بە ئاسانی دەست دەکەوێ. نەخێوانیە. من هەمیشە بە کوڕەکەم دەڵێم کارامەیە و شارەزایی هەرگیز بەس نییە تا ببیتە کەسێکی سەرکەوتوو و بەسیش نییە تا بتوانی ئەو شتانە بکڕی کە پێویستتە، بەڵکو دەبێت بەردەوام بیت تا خۆت بەرەو پێشەوە ببێ و بە سەختترین ڕێگادا تێپەڕ ببیت و دوای ئامانجەکەت بکەوی. و بۆ ئەوەی کوڕەکەی فێر ئەزمموی ژیانی خۆی بکە زارێکیان بردی بۆ ئەو شوێنەی کە لی ژیاوە و تەمەنی منداڵی لێ بەسەر بردووە و تامی هەژاری تێیدا کردووە تا کوڕەکەی تێبگەێنێ کە دەوڵەمەندی و ماڵ و سامان لە پڕێکە نایەت و پێویستی بە هەوڵ و ماندووبوون و قوربانیدان هەیە. و لە یەکێک لە چاوپێکەوتنەکاندا ڕۆناڵدۆ گوتی کوڕەکەم سەرسام بوو کاتێک شوێنەکەی منی بینی کە تەمەنی منداڵی خۆمم تێیدا بەسەر بردووە، باوەڕی نەدەکرد و بە سەرسامی بێدەنگ ببوو. و کاتێ برمە ئەو ژوورەی کە تێیدا دەخەوتم بە ڕوخسارێکی پەشۆکاویەوە سەیری کردم و گوتی ئایا تۆ لێرە دەخەوتی باوکە؟ و هیچ باوەڕی نەدەکرد کە ئەم باوکەی ئێستای کە خاوەنی چەندین سەروەت و سامانی خەیاڵیە لە نێو ئەم خانووە و ئەم ژوورەدا گەورە بوو بێ. و لە ساڵی 2015 لە چاوپێکەوتنێکدا گوتی ئاساییە کە منداڵێکی تووڕە و ناڕازی لێ دەربچێ کاتێک لەسەر جێگایەکی خەوتنی گەورەدا دەخەوی و خواردنی خۆش دەخۆیت و ماڵەکەت گەورەیە و خاوەنی ئۆتۆمبیلی خێرای و لە هیچ شتێکت کەم نییە، هەرچیت بوێ لە بەردەستت هەبێ. بەم جۆرە هیچ خەون و ئامانجێکت لە ژیاندا نامێنێ و کەسێکی ناکۆمەڵایەتیت لێ دەردەچێ، چونکە ئەوەی پێویستت پێی دەبێ بە ئاسانی دەستت دەکەوێ و پێویستت بە هەوڵدان نابێ. و هەروەها گوتی کوڕەکەم ڕۆژێکیان داوای لێکردم کە مۆبایلێکی زۆری ئایفۆنی بۆ بکڕم، بەڵام من ڕەتم کردەوە. و کوڕەکەم گوتی ئاخر باوکە دەمەوێت پەیوەندیت پێوە بکەم لە ڕێگەی ئەو مۆبایلەوە. منش پێیم گوت دەتوانی مۆبایلی داپیرت بەکار بهێنی. گوتی بەم شێوەیە دەمەوێت ئەو بیرۆکەیە فێری کوڕەکەم بکەم کە هیچ شتێک لە خۆیەوە پەیان نابێ بە تەنها داواکردنێک، بەڵکو دەبێ ماندوو بیت و قوربانی بدەی بۆ هەر شتێک کە دەتەوێت بەدەستی بهێنی. لێرەوە بۆمان دەردەکەوێ کە جۆنیۆری بچووک لە ژیانێکی خۆشدا دەژێ، بەڵام هەندێک یاسای زۆر تند هەن کە دەبێ پەیڕەوی بکە، ئەوێش بۆ ئەوەی وانەکانی ژیان فێر ببێ. وانەزانێ کاتێک دەوڵەمەند بووی واتە هەموو شتێک هین تۆیە، چونکە بەم شێوەیە بێ هیچ لە ژیان تێناگا و
و لە داهاتوودا کێشەی گەورەی بۆ دروست دەبێ و ناتوانێت داهێنان بکات و کەسێکی سەرکەوتووی لێ دەرسێ چونکە ئەوە کەسە هەژارەکانن کە دەتوانن گۆڕانکاری لە کۆمەڵگادا دروست بکەن و کەسانی سەرکەوتویان لێ دروست ببێت. ئەگەر تێبینی بکەین زۆربەی هەرە زۆری کەسە دەوڵەمەندەکان لە سەرەتادا زۆر هەژار بوونە و هەر ئەو هەژاریە وای لیان کردووە بگەنە ئەم کاتی ئێستایان و بیرۆکەی داهێنانیان بۆ دروست ببێ. تۆش لە کۆمنت پێمان بڵێ تامەنەت چەند بوو کاتێک بوویتە خاوەنی یەکەم مۆبایلی زیرەک و زۆر سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. ئەگەر ڤیدۆکەمتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەم بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی من ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەم کەن و هەروها زەنگۆڵەی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە نوێترین بابەتەکان بە ئاگادارکردنەوە بگا بەدەستان و لە بیرشتان نەچێ هەڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکی ڤیدۆیەکتان بۆ کەناڵەکەی من هەیە ئەوە هەموویم لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆ بنووسن و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدۆکەم تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.